مردن ئاوات لێ دەکات. خۆشەویستان مۆبایلەکەت لە دوای خۆت بەجێ دەهێڵی دەزانی ڕۆژێک دەبێ لەوانەیە زۆرێک لە ئێمە ناوی خەڵکیمان خەزم کردووە بەڵام ڕۆژێکە بێت ناوەکەمان دەسڕێتەوە. هەندێک لە موسڵمان ناوی منی لایە بۆ نمونە ڕۆژێک بێت ناوەکەی من دەسڕنەوە چونکە من لە ژیان نەما تۆش بە هەمان شێوە. ئەتا ئێستا چەند کەس لە ئێوە ناوی مردوەکانی سڕێتەوە. مۆبایلەکەت بەجێ دەمێنێ ناوە خەزم کراوەکەشت نامێنێ فڵان کەس ئەی خوا لێی خۆش بێت ئەو ناوەکەم سڕیەوە تەواو. کاتێکش کە ناوەکەی دەسڕیتەوە بە تۆزێ بگری بە خۆت تۆزێ بیر لە قەبر و قیامەتی خۆت بکەرەوە. ناوت نامێنێ مۆبایلەکەت نامێنێ خەتەکەت نامێنێ دەمووی بەجێ دەهێڵی ئەوت مردنە بۆیە زۆر بیری بکەرەوە. جلوبەرگەکانت بەجێ دەهێڵی یا دەیبەخشن یا دەیسووتێنن جێگاکەت بەجێ دەمێنێ بەتانیە لێفەیە دۆشەکە هەر شتێک لە دوای خۆت ئەوش بەجێ دەمێنێ هیچ نابێت لەگەڵ خۆتە هیچ شتێک لەگەڵ خۆتە نابێت. کلیلەکانی گیرفانت ڕۆژێکە بێ و کلیلانە لە ماڵە فڕێ دەدرێ ڕۆژێک دەبێت کلیلەکانی گیرفانیشت بەجێ دەهێڵی. ئەمانە بۆچی باس دەکەین بۆی بزانی تۆ بە تاڵی دەڕۆی. پاشایەک مرد وتی کاتێککە مردم هەردوو دەسم لە تابوتەکەەوە دەرکەناوە با خەڵکی دەسم ببینێ وتیان بۆچی وا بکەین بۆ تۆ کاتێککە مردوویتە وتی با خەڵکی بزانێ من بەدەستی بەتاڵ ڕۆشتم بۆ قیامەت هیچم پێ نییە تەنها چاکە و خراپەی هیچت پێ نییە. بۆیە شتە تایبەتەکانت هیچی لە دوای خۆت نابێ لەگەڵ خۆتە هەمووی بەجێ دەمێنێت. بەخوا برای خۆشەویستم ژیانی دنیا هیچ قیمەتێکی نییە. بۆیە ئیمامی ئەبوو حازم رحمتي خوای لێ بێت دەفەرمێ اعلم أنك إن مت لم ترفع الأسواق لموتك. ئەی فڵان کەس بزانە کاتێک کە تۆ مردی بەخوا بازاڕەکاندا ناخرێت بەخوا کەسابەت و تیجارەت ناوەستێ جم و جۆڵ و بازرگانی ناوەستێ لەبەر خاتری مردنی تۆ. بۆیە بزانە بازاڕەکاندا ناخرێت بەوەی جەنابتەوە کاتێککە دەمریت. إن شأنك صغير فاعرف نفسك. تۆ زۆر بچووکی قەدری خۆت بزانە لە خۆت بایی مەبە و لوت بەرز مەبە چونکە تۆ شایستەی ئەوە نیت کاتێککە دەمریت بازرگانیەکان بوەستێت کەواتە تۆ زۆر بچووکی خۆت گەورە مەکەرەوە. تۆ ئەوەندە مهم نیت کاتێککە خۆت بە مهم دەزانی ئەوەندە گرنگ نیت. مردن هەموو شتێک لێ دەسێنێتەوە هەموو خۆشیەکانی دنیا کۆتایی پێ دێت. بۆیە خۆت ئامادەکە بۆ مردن زۆر بیری مردن بکەرەوە چونکە مردن کارەساتێکی زۆر گەورەیە بەخوا خۆشەویستان.